بناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاو بۆ سەرجانی پێغەمبەر. ئازیزان خۆشەویستان، لە فەرمودەی 115 گەیشتنەوە خزمەتان کە پێغەمبەری خوا دەفەرمێ: من أدرك ماله بعينه عند رجل قد أفلس فهو أحق به من غيره. مفهومی فەرمودەکەوایە ئەگەر چەند کەسێک کۆمەڵە کەسێک قەرزیان دابوو بە کەسێک یا کەسێک قەرزی لە چەند کەسێکی جیاجیا کردبوو، لە دوایی ئەم کەسە ئیفلاسی هێنا و پارەی بەدەستەوە نەما، هەر کەسێک لەو خاوەن ماڵەکان چووەوە ناو ماڵەکەی یان چۆ ناو ئیش و کارەکەی و بە تەواوی بە عینی شتەکەینەکەی خۆی دۆزیەوە، ئەوە لە پێشترە ئەو شتەی خۆی بەرێتەوە وەک لە کەسێکی تر بە گومانەوە ئەو وابزانێ هی ئەوە. بۆیە دەکرێت کەسێک قەرز لە چەند کەسێ بکا و هەندێک ماڵی هەبێت، دوایی خاوەنی یەکێ لە ماڵەکان بچێ ماڵەکەی خۆی بە عینی بە دەقیقی لەو ماڵەدا بدۆزێتەوە، ئەتوانێت بیهێنێتەوە و مافی خۆشێتی. جا لە فقی ئەم فەرمودەیەدا یەکەم دەبێ قەرزدەر تەوقعی ئەوە بکات ئەم بەرامبەری ڕۆژ لە ڕۆژان تووشی ئیفلاس و نەبوونی ئەبێت. کاتێتەوە قەرزەکە دەیتە کەسێک بەشێک لە زێهنت لەگەڵ ئەوەشدا تەوقع بکە، ئەی باشە ئەگەر ئەم کەسە پارەی نەبوو بمداتەوە من چۆن مامەڵی لەگەڵا بکەم. ئەمە یەک. دوو، خاوەن مافیەک کە بەرچاو ڕوونە و سەتاسەتە لەوەی کە ئەمە ماڵی ئەوە زۆر لە پێشترە کەسێکی تر ئەگەر گومانی بوو، بەسە لەم دوو کەسە چوون بۆ لای ئەم کەسێک کە قەرزێکی زۆریان لا کردووە، ئەم کەسە سەتاسەت زانیتی ئەمە ئەو ماڵەیە لەوی قەرز کردو هێشتا نەیفرۆشتووە، کەسێکی تر گوتی وەڵا دوودڵم و گومانە لەوانەیە هینەکەی من بێ، نەخێر ئەویان کە دوودڵ و یەقینەکە ئەوان لە پێشترە. بۆیە هەموو کاتێ یەقین بێدوودڵی لە پێشترە لە مەسەلەی گومانە کە وەژ ئەحکامێکی فقیە. فقی سێهەم، مفلیس بوون لە قەرز وەرگرتن و لە قەرزدانە شتێکی چاوەڕوان کراوە، بۆیە دەبێت تۆش لە بەرچاوت بێ و دەکرێت تۆش جارێ لە جاران تووشی ئەو ئیفلاسە بی. بۆیە ئەگەر ماڵت دا بە کەسێک و تۆشی ئیفلاسی بوو، ئاگال لێبێ مامەڵەیەکی جوانی لەگەڵا بکە، چونکە دەگونجێ ئێستا تۆش خاوەن ماڵی ئەو ماڵت بەدەستەوە نەمێنێ، ئیفلاس بێنی و هیچت بەدەستەوە نامێنێ، ئەو کاتە تۆش وەکو ئێستای ئەم پیاوە مامەڵە لەگەڵا کرێ. بۆیە لەم چرکە ساتەدا خۆت بەرە ئاستی ئەوە و ئەو کاتە مامەڵە لەگەڵ ئەو کەسەدا بکە. فقی چوارەم لە فەرمودەیەدا ئەبێ مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانەی کە ماڵیان لایە و تووشی قەرزاری و کەوتونە ژێر قەرزارێکی زۆرەوە، ئەبێت چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێ. ئەگەر بێت و لە سەرەتایە تەوەقوع ئێوەت کردبێ، وەکو زانانە فەرمون التەفەهم قبل الوقوع، تۆ تەفەهومی ئەمەت کردبێ ئەو کاتێک کە قەرزەکەت داوەتێ لە خەیاڵ تا بوو بێ باش ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەم قەرزەی نەدامەوە من چۆن مامەڵی لەگەڵاکەم، کاتە تۆ پێشتر بەرچاو ڕۆشنیەکت هەبووە لای خۆتەوە، ئەو کاتە مامەڵەیەکی جوانەکەی، مامەڵەیەک ناکەی خوا نەخواستە ئەم قەرزدانە بکەی بە هۆکارێکی ناکۆچی و خراپ و لە بینی خۆت و ئەوە و لە باتی ئەوەی قازانجێک لە باتی ئەوەی کە خۆت دووربگری لە بەڵایەک بۆ خۆت دروست بکەی. خوای گەورە بمان پارێزێ لە سیفەتی ئیفلاسی و ئەگەر ماڵمان لای کەسێکی مفلیسیش بوو هاوکاریمان کە سەبرمان پێ ببەخشێ بتوانین مامەڵەیەکی جوانی لەگەڵا بکەین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوهو.